یعنی یەکێکیان دەماچەی لە سەرمدانەوەی تیژ ڕووی تێم کردبوو پارەیان کۆ کردەوە و جانتایەکیان پێ خستیانە جانتاکەوە. شەوی ڕابردوو لە گەڕەکی ڕاپەڕینی شاری سلێمانی دوو چەکداری دەمامکدار هەڵدەکوتنە سەر دوکانێکی ئاڵوگۆڕی درا و بڕەپارەیەکی زۆر لەگەڵ خۆیان دەبن و هەڵدێن. من بۆ وردەکاری زیاتر لەسەر ڕووداوەکە چمە لای خاوەنی دوکانەکە کاکشاڵە سڵاو لێبێت ئەگەر باسی ڕووداوەکەمان بۆ بکەی چۆن ڕوویدا و چ کاتێک. سڵاو لە بەڕێستان دەستخۆشیێن بەرنامەتان لێکم دیارە بە دیاریکراوی دوێنێ شەو سەعات 8:40 خولەک دوو چەکداری دەمامکدار داوێنێتە بەسەر دوکانەکەمە کە هاتنە ژوورەوە ئیتر یەکسەر گوڵۆپیان کوژانەوە و دەرگاکەیان داخست. دیارە من هەر وەکو مشتریەکی یاسایی هەسام لە بەریان بەڵام ئیتر کە ئەو ڕەفتاریان وان زانیتم بە نیەتێکی خراپ هاتون و دەماچیان قسە سەرسەرم کە ئەوە بوو بەڕاستیەکەی وتی لە هەر جوڵە و حرەکەیەکە ئەتکوژین دەماچەکەی ڕاکیشی کێشا بوو کە بم کوژێ بەڕاستی. ئیتر نەفرێکیان لەو دیەوە پارەکەی کۆوە کردەوە و دەماچەکەشی هەر بەدەستەوە بوو بەدەستێکی ڕووی لە من نابوو یعنی یەکێکیان دەماچەی لە سەرمدانەوەی تیژ ڕووی تێم کردبوو پارەیان کۆ کردەوە و جانتایەکیان پێ خستیانە جانتاکەوە. دیارە دوای و کاتی کە ڕۆشتن تیان نابێ بجوڵی هەتاوەکو ئێمە ئەڕۆین لێرە من چوومە دەرگاکەم کردەوە طبعا لەو دەرگایەشەوە هاتن زۆر بە سورعات هاتن بۆم دەرگایە بەڕاستی ینی ئەم شێوازەکە هاتنە ژوورەوەیە ئەمە دەسێکە ینی دوو نەفەر نەبوو بگرێت لەوا چێ 3 نەفەر و 4 نەفەر گروپێک بوونە. ئیتر من کە چوومە لای دەرگاکە وتی بگەڕێرەوە ئەتکوژین. ئیتر من ئەو دیسان تۆزێک گەڕامە دواوە هەتا ئەوان ڕۆشن ئەنجا من بە سیاری خۆم کەوتمە دوایە دیارە لێرە دووسایی دێکە تۆزێ هەورازە هەتا هەورازەکەش بینیانم بەڵام لە دوای هەورازەکەەوە لێم بزر بوون من هەر ڕۆشتم بە جادەکەیە. کاکشەڵاو ئەو بڕەپارەی کە بردرا چەند بوو وە چ زۆرێک بوو؟ بەڕێزم ئەو پارەیە دیارە ئێرە منفەزیش ینی معاشی بەغدا و موچەخۆری بەغدا و هی هەرێمە لێرە سەرماگان دابەشەکرێت. ئەو بڕەپارەیە بە تەقریبی بەس دینار نووسیمە بەداتا لاماگەر بکرێ حەزەکەی پێتەڵێم مەجموعەکەی ئەوە 2000 پاوەنی تیا بوو 3500 یۆرۆ 198 گەڵا 20 ملیۆن بە 13 ملیۆن و 476 هزار دیارە کۆی گشتی ئەگەر بە گەڵا حسابی بکەین دەوری 480 گەڵا بۆ 5 دەفتەرە. بە حکمی دەنگیان یاخود شێوەیان ئەگەر چی دەمامکدار بوون ئەو کەسانە نەناسیەوە لەو کاتەیەکە کەسانە بە شێوازێک هاتن کڵاویان لەسەرا بوو یەکێکیان ئەوەی کە بزانم شەرواڵی لە پێیا بوو لەگە کالەیە ئەوەی هەر ئەوەنیان دیار بوو ینی حتا بەس چاویان دیار بوو تا هیچی تر دیار نەبوو سەوتیشیان ینی ئەو کڵاوە کە چووە سەردەمیان سەوتیشیان گەڕ بوو ینی ئەوە نەبوو زۆر وازەح پێ سەوتێکی پێشووتر کێشتان لەگەڵ کەسە بوو یاخود لەسەر ڕووداوەکە گومانتان لە کەسەیە؟ ڕاستی ینی لەو ڕۆوە سوپاسی خوا ئەەکەین تا ئێستا کێشەمان لەگە هیچ کەسێک و هیچ لایەنێک و هیچ ئەوەیانە بەڕاستی ئەوە خەڵکی شایدی ئەوە دەن تا ئێستا الحەمدولillah ئێمە کاسبی ماڵی خۆمانی بەڕاستیەکەی ینی دوورین لە هەموو شتێک بەڕاستی. ئەو بڕەپارەی کە بردرا و پارەی خەڵکی تیا بوو؟ بەڵێ ئەوەی دۆلارەکە 108 وەرەقەی هین دوکان بوو 90 گەڵای ئامانەت بوو هین خەڵکی بوو لێرە و ئەوەی تریشیان ئێمە سەرماگان ئەوەی بڵێن دوکانی ئاڵوگۆڕ ئەوانە پاراهێنین لە نووسنگەی ترەوە لە لای شەریکمانەوە بەم شێوازە. شوێنی دوکانەکەت قەرەباڵغە و ناوچەیەکی دیارە چۆن لەو کاتەیە بەتەنیا بووی چۆن کەس فریاد نەکەوت؟ بەڕێزم ئەوان یعنی ئەو فرسەتەیان خواستەوە یعنی چۆن لەو کاتەیە من هەر چاوم لە دەرەوە بوو نەفەری لێ بوو بەڵام لە حاڵەتێکی کەمە لە کاتێکی کەمە ئێرە چۆڵ بوو ئەنجە هاتەبوو لە ژوورەوە ینی کە هاتنە ژوورە و گوڵۆپیان کوژانەوە هەموو شتێک ئیتر ئێرە وەکو شوێنێکی ئەوەی لێ هات هیچ دیان دەستخۆش بە هیوای دۆزینەوەی. بەڵێ دیارە من لەسەر ڕووداوەکە قسەم لەگەڵ ڕائیت ئاری لەتیف کردووە وتەبێژی پۆلیسی سلێمانی ئەو باسی لەوە کرد کە بە شوێن پێی ڕووداوەکەون ئاگادارن لەسەر ڕووداوەکە و کامێراکانیان هەڵگرتوتەوە بەڵام بە حکمی ئەوەی کە ئەو کەسانە دەمامکدار بوون و ماتۆرسکەیلەکەشیان بێژمارە بووە لەبەر ئەوە تا ئێستا نەدۆزراونەتەوە.